عمەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبێ ساڵی 99 هیجری بوو بە خەلیفە، پێش ئەوە ئەمیر بوو لەسەر مەدینە، والی مەدینە بوو. لە مزگەوت بوو یەکێ قورئانی خوێند، سورەتی فورقانی خوێند کە گەیشتە ئەو ئایەتەیە فەرمێ وإذا ألقوا منها مكانا ضيقا مقرنين دعوا هنالك ثبورا. ئەوەندە گریا هەتا دەنگی لە هەموو مزگەوتەکە بەرز بوو، ئەوانەی ترکە هاتن بۆ لای هەر گریانەی توانی هیچ قسەیەکیان لەگەڵا بکە، هەتاکو خەڵکەکە ڕۆیشتنەوە و بردیانەوە لەگەڵیان بردیانەوە ماڵەوە.